سڵاو لێوێ خوشکم تا سەرمان دێ بۆچینە ژوورە بۆ لای دکتۆر ئەمە یەک دوو پرسیاری لێ بکەم. زۆر سپاس. بۆ بابەتی دووگیانێکە دەتەوێت منداڵەکە لە ڕێگەی سروشتی و بێتە دنیا یان لە ڕێگەی نەشتەرگەری؟ وەڵی من بە تەمای سروشتیم هەرچەنە بەڕاستی پێشتر زۆرە ترسام، بەس لێرە لە سمارت گروپێکیان کردێتەوە بە ناوی گروپی ئاسووداوە. بەشداری کۆرسەکانیانم کردو زۆری سفادەم لێ کردووە. ئەی تۆ تا ئێستا بەشداریم نەکردووە؟ نابەخوا بەشداریم نەکردووە. بەڕاستی ئەو جۆرە خول و کۆرسانە بۆ ئێمە دایکانی دووگیان زۆر گرنگە، چونکە کەسمان زانیاری تەواومان نییە دەربارەی زیانەکانی نەشتەرگەری و زۆربەمان پەنا دەبینە بەر نەشتەرگەری. بەڕاست چۆن بتوانم بەشداری بکەم؟ بەڵێ گیان ئەتوانی بەشدار بیت. ڕۆژی شەمە 19/4 کۆبوونەوەیکیان هەیە، لەم کۆبوونەوەیە باسی بابەتی گرنگەکرێت، ئەو بابەتانی کە دایکانی دووگیان پێایەتە پەڕە من لە ماوەی دووگیانەکەیانە. تو ئەتوانی بەشدار بیت و هەر کەسێکیشت کە دووگیانە و پێویستی پێێتی ئەتوانێت بەشدار بێت. سمارت وەرچەرخانە.